جارك دن بخير هاتن برنامج كورد كونكشن كار بدستين إيران دبيجن رجاء دنگدان ده هالبجاتين روجا هنيدا 62 جس صادي بونو ريفورم خوازان سركتين برچاف بدز و إينانا اللي قالوا أف هالبجاتين يعني هالبجاتين سركفتي بونو وكا كو مزنا كار بدست لإيران دبيجن قالوا سركتنا روحاني بويانا كرد بيش بينيا تشدكن لوغوري فان أنجامان صلاح بايزيدي نوينري كومالا زحمت كيشن شورجگرن كردستان إيراني ميفاني كرد كونكشن و ام به فينا برسوان وشرو بكرنا جوي بزانين كاك صلاح زور بخير بي چی براوي هالبرجاد نكام بو من پێم وایە لێر براوەیەک نییە چون گەر ئێمە براو بەپێی پێوەرە نێو دەوڵەتەکانی سابقین هەڵبژارین لە سەرەتاوە هەڵبژارنێکی بێگەرد نەبوو هەموو پێوەرێکە کۆمەلگایەکی دموکراتیکەیەتی و دەستەڵات دەستا و دەست دەکرێت بە شێوەی ڕاستەوخۆ لە ئێراندا بوونی نەبوو هەر لە سەرەتاوە کۆمەڵکی زۆر لە بربژێرەکان بێبەشکران و فیلتەر کران کەسانێک لە گۆڕەپانەکەما بوونەوە زۆرتر پەیوەندیان ڕاستەخۆ نەڕاستەخۆ بە حکوومەتەوە بووە لە ڕاستی براوێکی سەرەکی نییە بۆ خەڵکی ئێران بەتایبەتی کەواتە هیوای گۆڕانکاریش نییە زۆر بە ئەستەمی دەبینم بەڕاستی لەو کاتەدا بە ئاستەم ینی مەبەستەوەی هەندێک گۆڕانکاری دەبن گۆڕانکاری لەوەیە کە ئەو هەڵبژاردنانە ناتوانن گۆڕان ئەنجامەکانی کارگەریش ڕاستە و خۆیان هەبێ لەسەر گۆڕانکارێکی لەداهاتە چون دەسەڵاتەکان زۆرتر دەسەڵات وڵایەتی فەقیر و سپای پاسدارانە و مەجلیس و حکوومەت ناتوانێت بەڵام ڕاستێکی ئەوە کە ڕوحانیان لایەنگرانی ڕوحانی زیاتر دەستکەوتیان باش بۆیان زیاتر ئەندامەکان دەبین ئەوانە یارمەتی ڕوحانی نەدا لە مەسلەی سیاسەتەکانی داهاتووە ئەوە جێگای مناقشەیە چون وەکو باسمان کە لە سەرەتاوە سەدان کەس لە ئەوانەی کە بەنێو ڕەفۆرم خاص بوون بێبەشکران دوور خرانەوە و ئەو کەسانی کە ماون و تایبەتمەندێکی ئەو هەڵبژارنەی ئەو جارش ئەوە بوو کە بەشێکی زۆر ئەو کەسانە کە دەرچوون بەڕاستی کەس ناناسیەکە کە سەر بە چ لایەنێکن و وەکو باسمان کرد هەر ئەمڕۆ لە ڕۆژنامەی گاردین لە کۆتاییەکەدا باس کرا بوو ئاماژەی کرد بوو نەفەرێکی ڕفۆرمیستی ئێرانی کە ئەو کەسانی بەشێکی زۆریان وەکو شووتی شپاند بووی کە تانیرکیەوە بەڕاستی نازانی چی دەدای هەر بۆیە ئێمە نازانی کە بەڕاستی دەستاوە کە بە چ لایەنێکدا دەکەون هاوبیری لەگەڵ ئەوەی کە کاربەدەستانی ئێران هەندێکیان دەڵێن کە هەڵبژاردنێکی زۆر سەرکەوتووانە بووە من پێم وانە چون سەرکەوتوانە بەرکو لە ڕوانگەی حکوومەتەوە چون کۆماری ئیسلامی ئێران بە درێژەی ئەم ساڵانە حەولی داوە هەموو جارێک لەگەڵ ئەوەی کە بەڕاستی دوو پێوەری هەڵبژاردن و دموکراسی بربەستێکن بۆ حکوومەتە مەشروعەتێک بۆ خۆی وەرگریەوە خەڵکێکی زۆرتر بە کۆمەڵێک ڕێگا و فێڵ و فرد خەڵک زۆرتر ڕابچێشێ بۆ دەنگدان کە دیار لە ڕۆژهەڵاتی کوردستان بە شێوەیەک جوابگۆر ئەو کارێک کردو چۆن مەسەن ناوچەکانی پارێزگای ورمیە حەولی داوە کێشەی ئازەری و کوردەکان بەرزتەکە لە کرماشان کێشە ئاینەکان بۆ حەولی داوە کە سرنجی خەڵک ڕابچێشەوە بە شێوەیەک خەڵک بچێشە بۆ کاک سەڵاح ئەم ئەنجامانە تا چەندێک ڕنگدانەوەی ڕێکەوتنی ئێرانە لەگەڵ کۆمەلگای نەوتەوەیی لەسەر بابەتی ناوەکی بەتایبەتیش ئەوانە زۆر وەکو بڵێن چاکی ئەم ڕێکەوتنە بۆ ڕوحانی دەگەڕنەوە دیارە ئەگەر ئەمە بە پێی تۆری پێلان کەسپێرستی باسکەین کە بەلەوە کە ڕوحانی هەڵبژێر ساڵێک بەرەوە کە ئایەتوڵا خامنەی ڕێگایدا بوو کە دانوستان بەس ئێران بکرێەوە دواتر هەڵبژاردننی ڕوحانی لەو ڕاستایەدا بوو کە کۆمەلگای ئێران لەباری ئابووریەوە بەڕاستی بەرە و داڕەمان ڕوخانێک دەچوو و ئەم هەڵبژاردننی ئەم دەورەش کە زاهیرێکی بۆ کۆمەلگای نێودەوڵەتی پێشان بدەن کە هەڵبژاردنێکی نسبەتەن بێگەرد بووە کە ڕێگا بکاتەوە بۆ کۆمەڵێک ڕێکەوتنی ئێران دەگە ڕۆژاوە بەڵێ کاک سەلاح دقیق لەگەڵ منا بمێنە ئێمە راپۆرتێکمان هەیە لەسەر هەڵبژاردنەکانی ئێران دوای هەڵبژاردنەکان هەلبەتە راپۆرتەکەمان ئامادەکردووە کاک شاهد عەلەوی لێرە لە دەنگی ئەمریکا بیرروبۆچوونی جیا وەرگرتووە لەسەر ئەم هەڵبژاردنە بە راپۆرتەکەی سێر بکەین پێکەوە و دوای دەگەڕێنەوە لای جەنابەت دەرەنجامی هەڵبژاردنەکان لە ئێران سەرنجی زۆری بۆ لای خۆی ڕاکێشاوە ڕێژەی هەرە زۆری ئەو خۆپاڵەوەرانەی کە ڕێگەیان پێنەدرا بەشداری هەڵبژاردنەکە بن ئەو دەنگۆی دروست کرد بوو کە ڕێژەی بەشداری خەڵک لە دەنگدانەکەدا کەم دەبێت و بەڵام 62% ئەوانەی مافی دەنگدایان هەبووە دەنگیانداوە بۆچی پرسی بایکۆتی هەڵبژاردن سەر نەکەوت بەڕای من لە ڕۆژهەڵاتی کوردستان بایکۆت سەرکەوتوو بوو بە پێشوانێ و ئەنگەلەکە باسی لێکەن چۆن ئێمە زانین لە پارێزگایەک وەکو پارێزگای سنە بە پێی ئاماری خودی دەوڵەت 52% بەشداریان کردووە و لەم 52% ئێوە بە 48%کەشی ببینن
کە بەشداری نەکردووە. خولەی هەڵبژاردندا ئەو پرسیارە هێنا ئارایەوە کە ئایا دەکرێت چی زیاتر لە پانتای سیاسی ناوخۆی ئێران دوولایەنە سەرەکیەکە وەک ڕێفۆرمخواز و پاوانخواز پێناسە بکرێن؟ لە ڕاستیدا هەندێک زۆر لەوانەی لە لیستەی ناسرا و ڕێفۆرمخوازەکاندا ناویان هاتووە لە ڕابردووی سیاسی خۆیاندا دژی ڕێفۆرم و ڕێفۆرمخوازەکان هەڵوێستیان گرتووە. کەواتە دەکرێت دوولایەنی سەرەکی بەشداری هەڵبژاردنەکان وەک لایەنگرانی دەوڵەتی ڕۆحانی و دژبەرانی دەوڵەت پێناسە بکەین. پرسیاری سەرەکی ئەوەیە مەجلیسی داهاتووی ئێران بەرامبەر بە دەوڵەتی ڕۆحانی و بە گشتی پرسە سیاسیەکانی پەیوەندیدار بە گرفتەکانی ناوخۆ دەرەوەی ئێران چۆن هەڵوێست دەگرێت. چونکە ئەو جاریان نە ئیسلاح تەلەبەکان ئیسلاح تەلەبی پێشوون نە ئوسولگەرای پێشوون هەردووچیان لە ئاستی خۆیان دابەزیون لە نقطەیەکی هاوبەش بەیەکگەیشتون. ئەو نقطە هاوبەشە چییە؟ ئەویش ئەوەیە کە مەجلیسی داهاتوو لە ڕاستیدا دەبێتە مەیدانێکی یەکگرتووی ئەو دوو هێزا کە پێکەوە مەشروعیەتێک دەدەن بە کۆی ساختاری کۆماری ئیسلامی. بەشداری زۆرینەی خەڵک لە هەڵبژاردنەکاندا و تەنانەت دەنگدانی میرحوسێنی موسەوی و زەهرا ڕاهنەوەرد دوو لە ڕێبەرانی دەستبەسەرکراوی سەرهەڵدانی سەوز پرسی سەرهەڵدانەکەی ساڵی 1970 بە شێوەیەکی نوێ دووبارە هێناوەتە ئاراوە. ئایا ئەم جۆرە بەشداریە بەمانای تەواوبوونی سەرهەڵدانی سەوزە؟ من پێمەوە بێ ئەوەی کە لە هەشتا بوو لە وەزعیەتێکی تایبەتە بوو لە دەوڵەتی ئەحمەدی نەژادا بوو. پیاچوونەوەیەک هەم ڕێفۆرمخوازان لە ئێرانە کردوێنە و هەم حاکمیەت و دەسەڵاتیش کردوێتی. ئەو پیاچوونەوە بۆتە هۆی ئەوە کە تا ڕادێک هەردووکیان لەو جێگا کە بوون بێنێت دواترەوە عقد نشینی بکەن بە ئیستیلاح لە مواضعی خۆیان. کۆی هەواڵەکان وا دەنوێنن کە شورای نگەهبان هەڵبژاردنەکان بە گشتی پشتڕاست دەکاتەوە. ئەمە لە حاڵێکدایە کە هەر ئێستا دەنگۆی ئەوە هەیە کە لە هەندێک شوێن وەک بەلوچستان و کوردستان دەنگی خەڵک نەپارێزراوێ و بۆ وێنە لە دوایین ڕاگەیاندراوی فەرمیدا ناوی نوێنەری ڕێبەرایەتی لە کوردستان کە مامۆستایەکی شیعەیە جێگەی مامۆستایەکی سونی گرتووە کە بە فەرمی ناوی وەک براوەی هەڵبژاردنەکانی خوبرەگانی کوردستان لەلایەن بەرپرسانی هەڵبژاردن لە پارێزگای کوردستانەوە ڕاگەیاندرا بوو. شاید عەلەوی دەنگی ئەمریکا. کاک سەلاح بەپێی ئەو ئەنجامانە ئێمە پێشبینی ئەوە دەکەین کە ئێران سیاسەتەکانی بەتایبەت سیاسەتەکانی دەرەوە بەرامبەر کێشە جیهانیەکان بگۆڕن. بەڵێ دیارە وەکو باسمان کرد بەپێی شێوەی سیاسی سیستمی ئێران کە دەسەڵات لە دەست دەوڵەت و پارلەماندانیە دەسەڵاتی سەرکی بەڕاستی لە دەست وڵایەتی فەقی خامنەیی و وەسپای پاسدارandایە و ئاسۆی کە ئێران گرنگی استراتژی ئێران بە شەڕی دەرەوەی سنوورەکانی خۆی لەدا لە یەمەن و کێشە دەگەڵ عەرەبستانی سعودی و گرنگی عێراق و لە سووریا ئەوانە ئێمە ناتوانین چاوەڕێنەوە ناکەین کە گۆڕانکارێکی ئەوتۆ دروست بێت. تەنانەت هەر ئەو شەوەی کە هەڵبژاردنەکان کۆتایی هات نوێنەری سپای پاسداران سەر تەلەڤیزیۆن کوتی کاتی خۆیمە 20 ساڵ پێش لە سنوورەکان شەڕی دژی شۆڕشمان دەکرد بەڵام ئێستا 2000 کیلومتر ئەولاتر شەڕی خۆمان دەکەین. یعنی ئەو ئاماژەیەکە کە بەرحاڵ وڵایەتی فەقی و شخصی سپای پاسداران کە بەڕاستی و مافیایەکەن درێژە بۆ سیاستەکەی خواندن نیازی ئەوەشیان نییە خۆی لەو 2000 ئێمە کاک سەلاح دەمویست باسی کورد بکەین لەو هەڵبژاردنانەدا. هەموو جارێک کە باس دەکرێت بۆ کورد باسی ڕیفۆرمخواز دەکرێت باسی ئەوانەی کە تا ڕادەیەک لیبرالن دەکرێت کە ئەوانە بۆ کورد باشتر ئەوانەی توندڕەوەکان و ئەوانەی لە سیستەمدا بوون چەند ساڵی ڕابردووە لە ئێستا کورد چۆن سەیری ئەم هەڵبژاردنەکە دەکەن؟ بەڵێ ئەگەر ئێمە تەنانەت لەگەڵ ئەوەی کە بەرحاڵ نەقدی خۆمان هەیە لەم هەڵبژاردن ئەگەر بە بەراورد لەگەڵ هەڵبژاردنەکانی چەند ساڵەوە پێشش بەرە بکەین کە ئەو کاتەی ڕێفۆرمخوازەکان و سەردەمی خاتەمی یا دواتر کە ڕووبی ئیسفادیان لە فاکتۆر نەتەوەکان بەجلی کوردی دەچوون هەندێک بەڵێنیان پێدەدا لەسەر پێدانی مافی کللتوری و سیاسی زۆر بچووک ناوچەکە بەڵام تەنانەت ئەو جارە هیچ باسی مەسەلەی کوردیش نەبوو. تەنانەت ئەو کەسانی باسمان کرد کە سەر ڕێفۆرمخوازەکانی کە مابوونەوە زۆر ناسراو بوون ئەو لیستەکانیش بەڕاستی زۆر تێکەڵن. زۆر زیاتر دەبینی کەسی وەکو عەلی مەتەهەری یا عەلی لاریجانی کەسانی سەر بە تۆندڕۆی باری ڕژیمن لە نێو لیستی بەنێو مادرەتەکاندا بوون کەوا بوو ئەو تێکەڵیە و نەبوونی هیچ بەڕاستی وعدە و وعدێک تەنانەت بۆ مەسەلەی نەتەوەکانتان بۆ کوردیش چاوەڕانی ئەوە ناکرێت کە بەڕاستی هیچ ئومێدێکە بۆیە بە پێی هەڵبژاردنی 2 ساڵەوە پێش ئاستی بەشداری زۆر کەمتر بوو لە هەڵبژاردنەکان. ڕێژەکە کەمتر بوو لە جارانی پێشتر. باشە پارتە سیاسیەکان جاران دەمانبیست لە هەڵبژاردنەکانی پێشودا هەندێک لە پارتە سیاسەکان بایکۆتی هەڵبژاردنەکانیان دەکرد بانجی خەڵکی خۆیان دەگرت کە بەشدار نەبن. ئەم ساڵە هەڵوێستی پارتە سیاسیەکان و
و کۆمەڵە چۆن بوو ئەگەر بەنسبەت کۆمەڵەوە بڵێم باس لەوە بکەم کۆمەڵە ئێمە لە بەراوردێک لەگەڵ سیاسەتی خۆمان لە هەڵبژاردن بەڕاستی لێکدانەوەمان ئەوە بوو کە بایکۆتکردنی هەڵبژارنەکان کەم هەزینەترشتە بۆ کۆماری ئیسلامی ئەگەر لە ڕاستی ڕابگەین مافێک نەدراوە ئێمە وەکو کۆمەڵ یا خەڵکی کورد بربژێری ڕاستەقینەی خۆی هەڵبژێرێ بۆ پمان وا بوو کە دەرفەتێک لە کاتی هەڵبژارنەکان کە فەزایەکەیە کرانەوەکی بچووکێ لە کاتی کەمپینەکاندا خەڵک داخوازیەکانی خۆیان بێن گۆڕێ باسی لابردنی دەستگایەکەیە بەنی نزارەتی سوابی کە لە ئێران وە کۆمەڵ دەستگای دیکە کە بربەستن لە هەڵبژارنەکان داوای ئەم مافی خۆیان بکەن. ئەم ئەنجومەنی زایانان نازم بە فارسی چی بدەڵێن کە بۆ قانونی ئەساسی وەکو لە ڕاپۆرتەکەشمە بینی کە کاک شاهد باسی ئەوە دەکرێت کە فێڵ کراوە بۆ نمونە ئێوارە کاندیدێک ئەوە کراوە دەرچووە ڕۆژی دوایی تر دەرنەچووە ئەمە تا چەندێک کاریگەری دەبێت لەسەر مەسەر بابەتی فند و فێڵ کاتەکەشمان زۆر کورتە کاکس بەڵە دیارە شتانە زۆر عادینە و لە وڵاتێک وەکو ئێران کە بەڕاستی هەموو فڵتوفێرک دەکا کە هەڵبژارنەکان بەلاک دابخاوە شتێکی ئاسایی کاکس زۆر زۆر سپاسمان سەلاحی بایەزیدی نوێنەری کۆمەڵا زەحمەت کێشن شۆڕژگەری کوردستان میوانەی کورد کۆنەکشن بوو.